ماوەی زیاتر لە مانگێکە دادنووسی ڕانی و پیشدەر کە بە ئەلکترۆنی کرابوو لە ژێر فشاری هاوڵاتیاندا ڕاگیراوە. هاوڵاتیان ناڕازی بوون بەو سیستەمە نوێ کار بکرێت و عریزە بکرێت بە ئەلکترۆنی. ئەنجومەنی فشاری پیشدەر دەڵێت لە ئێستادا و لەو بێموچەیی و قەیرانی داراییەدا دەبێت باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد نەکرێت و سیستەمە کۆنەکە کارا بکرێتەوە. دەسەڵات چاکسازی بەڕووتاندنەوە و گیرفان خاڵیکردنی هاوڵاتی و زیادکردنی باج و ڕسومات تێگەیشتووە. ئێستاش ئێمە ڕوودەکەینە بەڕێز دادنووسی پیشدەر لە بەردەمی خوا پاشان خەڵکدا پێی دەڵێین جهد بکات و خۆی لەژێر ئەم بەرپرسیاریە مێژوویە بێنێتە دەر و نەکەوێتە ژێر کاریگەری ویست و خواستی دەسەڵاتێکی گەندەڵ و نابەرپرس و تاڵانچی و کۆمپانیایەکی دز و گەلبدۆشی بازرگان و بێویژدان وەک ڕابردوو بە ڕێکارە کۆنەکە دەست بکاتەوە بەکار و ببێتە ڕێگر لەوەی هاوڵاتیانی دەڤەرەکەی ئەم ئازارە مادی و معنەویە بچێژن. پێیان پەیوەندی کرد بەلایەنە حکوومیە پەیوەندیدارەکانی سنوورەکەوە، بەڵام ئامادە نەبوون قسە لەسەر ئەو بابەتە بکەن. هاوڵاتیان دەڵێت بەهۆی ڕاگیرانی دادنووسەوە لا سنوورەکەدا ئاستەنگێکی زۆر بۆ کارەکانیان دروست بووە. بۆ عریزەیەک دەبێت چەندین کیلۆمەتر ببڕن و بچن بۆ حاجیاوە کە لەوێ کار بە سیستەمی کۆن دەکرێت. بەو هۆیشەوە بەشێک لە هاوڵاتیانی پیشدەر گربوونەوەیەکی ناڕەزایەتیان لە بەردەم دادنووسی قەڵاتزێ ئەنجامدا و داوایان دەکرد کار بە سیستەمی کۆن بکرێ کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. داواکاریمان ئەوەیە عریزە نووسین کە لە ئێستادا بوو بە 15,000 بە فشاری جەماوەردامان خستە. داواکاریمان ئەوەیە بە سیستەمە کۆنەکە ئیش پێ بکرێتەوە. ئاستەنگێکی زۆرمان بۆ دروست بووە. لێرە بۆ عریزە نووسینێک ئێستا سەنگە سەری قەڵاتزەوانە داخراوە بۆ عریزە نووسینێک دەچینە حاجاوە. بۆ یەک عریزە نووسین لێرە بچینە حاجاوە ئاستەنگێکی زۆرە بۆ هاوڵاتیان بە تایبەتی لەو قەیرانی داراییدا. ئاستەنگ لەوەی زۆرتر دەتۆ بۆ عریزەیەک بۆ کاتبعات لێرەوە 40 کیلۆمەتر ببڕی بچی بۆ حاجیاوە بۆ بێتواتە بەو ڕێگا ناخۆشێک کە لە کوردستان وڵاتەکەدا هەیە. بەڕاستی حکومەت کەم تەرخەمە لە ڕاستەوەیەوە. لێرەوە کاکە داوامان لێیانە کاکەشتی زیادەمان لێتان ناوێت، تەنها ئەوەیە دەڵێن چی دیکە بارمان قورستر مەکەن، لەوە زیاتر بارمان قورس مەکەن، کاکە لێمان گەڕن. لە ئیدارەی ڕاپەڕین ناڕەزایەتەکان دژی با تایبەتکردنی دام و دەستگا خزمەتگوزاریە گشتیەکان لا پێنا و بەرژەوەندی هەندێک کۆمپانیا بەردەوامە، بەڵام لە ژێر فشاری هاوڵاتیان ئێستا لە ئیدارەی ڕاپەڕین کار بە پێوەری ئاو و عریزەی ئەلکترۆنی ناکرێ و ڕەتیان دەکەنەوە. لا دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.